سڵاوتان لەبێ بینەران و بیسەرانی کوردستان 24 پرۆگرامە جوانەکەی ڕۆژ باش بەیانێکی باشتان هەبێ و ڕۆژێکی باش دەست پێ بکەن پڕ لە وزە پشوەکان جێژن هەمووی تەواو بوو ئیتر دووبارە دەسەکەینەوە بە کارەکانمان بەڵام بەو هیوای بە ڕۆتینی ڕۆژانە نەبێت گۆڕانکاری لە هەموو کارەکانمان نابکەین چونکە ئەو ڕۆژانەی جێژن ئەو پشودانە ئەو یەکتر بینین و هەموو بۆنە و خۆشی بینینە هەمووی بۆ بێ کە جارێکی دیکە نوێ بینەوە بۆ کاری نوێمان یاخود بۆ ڕۆژێکی نوێمان ئێمەش وەک پرۆگرامی ڕۆژ باش دووبارە دەستەکەینەوە بە کارەکانمان وەک هەمیشە کاری جوان باش و پڕزانیاری بۆ ئێوە ئامادەکەین ئەمڕۆ باز لە تەندروستیەوەکەین یاخود تەوەری پرۆگرامەکەمان تایبەتەکەین بە گرنگیدان بە تەندروستی ئابزانین تەنها لە ڕێگەی دەرمان و یاخود چارەسەری پزیشکیەوە بە یاخود جێگرەوە بۆ نمونە بە خواردنی ڤایتامین بێ بە وەرزشکردن بێ بە هەموو ئەم بابەتانە لەگەڵ میوانێکی تایبەت و شارەزا لەو بوارەدا دەکەین جگەلەوە بەرگە و بابەتی دیکەشمان هەیە هەر لە هونەری و کللتوری بێ و سەرنجڕاکێش بێ یاخود زانیاری بێ لەسەر تەندروستیمان لەسەر ئەو خۆراکانەی خۆین هەموو ئەمانەمان بۆ ئامادەکردوون بەڵام دەستپێکی پرۆگرامەکەمان بچینە لای کورتێک لە هەواڵەکان ئەمریکا 155 میلیۆن دۆلار وەک هاوکاری مرۆیی دەداتە عێراق ئەنتۆنی بلینکن وەزیری دەرەوەی ئەمریکا ڕایگەن وڵاتەکەی وەک یەکەم وڵاتی بەخشەری سەرەکی لە چوارچێوەی هاوکاریە مرۆیەکان بۆ عێراق دەمێنێتەوە لەو چوارچێوەیەشدا 155 میلیۆن دۆلاری دیکە دەبەخشێتە عێراق بلینکن دەڵێ هاوکاریەکان لە چوارچێوەی استراتیژی ئاسایشی نیشتیمانی ئەمریکادان پارێزەری خانەوادەی کورد عەبدوڵڕەحمان کارابۆلود کە لە ناوچەی کۆنیای تورکیا ڕوبەڕووی هێرشی نەژادپەرستەکان بوونەوە ڕایگەن لە چوارچێوەی لێپرسینەوەی هێرشێکی نەژادپەرستی بۆ سەر خانەوادەیەکی کورد لە ناوچەی مارمەڕای کۆنیا لە تورکیا 40 کەس دەستگیر کران پارێزەری ئەو خانەوادە کوردە گوتیشی 60 کەس هێرشیان کردبووە سەر خانەوادە کوردەکە و بەهۆیەوە حاکمدالەی تەمەن 43 یانی 43 ساڵ گیانی لەدەستدا یەکێتی ئەوروپا بە فەرمی بەکارهێنانی ڤاکسینی مۆدێرنای دژی ڤایرۆسی کۆرۆنا بۆ منداڵان لە تەمەنی نێوان 12 تا 17 ساڵی پەسەند کردو جەختیشی کردەوە کە پێویستە ماوەی نێوان هەردوو ڤاکسینەکە 4 هەفتە کەمتر نەبێت هاوکات حکوومەتی ئەڵمانیا ڕێکارەکانی خۆپارێزی لە کۆرۆنا لەسەر گەشتیاران تون دەکات و داوا دەکات گەشتیاران پێش گەشتکردن بۆ ئەو وڵاتە ڤاکسینیان وەرگرت بێت ڕاشی دەگەێنێت ئەگەر پێویست بکات لە هەفتەی داهاتووەوە گەشتیاران کەرەنتین دەکەین ئەمڕۆ وەزیرانی کاروباری یەکێتی ئەوروپا لە سلۆڤینیا کۆ دەبنەوە و پرسی بەهێزکردنی یەکێتیەکە بۆ ڕوبەڕووبوونەوەی قەیرانەکان و گۆڕانکاریەکانی کەشت و هەوا تاوتوێ دەکەن هاوکات بە گوێرەی پلانی کۆمیسیۆنی ئەوروپا تا ساڵی 2050 بەکارهێنانی سوتەمەنیە کاربۆنیەکان بۆ ئاستی سفر دادەبەزێنرێت هەروەها باش دەخرێتە سەر ئەو ئامرازانەی گواستنەوە کە بە سوتەمەنی کار دەکەن بڕیاریشە تا ساڵی 2035 بەکارهێنانی ئەو ئۆتۆمبیلانەی بە سوتەمەنی کاربۆنی کار دەکەن قەدەغە بکرێت. بەهۆی سیخوڕیکردن ماکرۆن مۆبایل و ژمارەکەی گۆڕی. میدیاکانی فەڕەنسا بڵاویان کردەوە دوای ئەوەی دەنگۆی سیخوڕیکردن لە ڕێگەی پرۆگرامی پیکاسۆسەوە بەسەر مۆبایلی ئێمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا بڵاو بووە. ماکرۆن ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانی بەرگری فەڕەنسای بەپەلە کۆ کردەوە. هاوکات ماکرۆن بڕیاریدا مۆبایل و ژمارە تایبەتەکەی بگۆڕێت کە گومان دەکرێت لەلایەن دامەزراوەی هەواڵگری مەغریبەوە سیخوڕی بەسەرەوە کرابێت. هەروەها گومان دەکرێت جگە لە ماکرۆن دزەکرابێتە ناو مۆبایلی 100 بەرپرسی باڵای دیکەی فەڕەنسا. کورتێک لە هەواڵەکانم پێشکەشکردن. ئەم بەیانیە لە سویدەوە دەست پێکەین ئەچینە سوید لە شاری ئۆپساڵا کە 23 ساڵ پێش ئێستا کەسایەتیەکی کورد ئەبێت ئەندامی پەرلەمان لەو شار لە وڵاتە پارتی لیبرالی سوید ئەبێتە ئەندام پەرلەمانی ئەوێ
و وێڕای بڕینی چەندین قۆناغی گرنگ لە ناو ئەو پارتەیە 4 ساڵیش ئەندامی پەرلەمانی سوید بووە. ئیسماعیل کامیل ئەو کەسایەتیە ئێستا بەرپرسی ناوەندی ڕەوەندی کووردە لە سوید و خەباتی خۆی بۆ زیاتر کۆکردنەوەی کورد لە دیاسپۆرا و خزمەت بە مافەڕەواکانی کورد دەکات. بۆ بەرنامەی ڕۆژباش باز لە ژیان و کارەکانیەکە ئێوەش بینەری بن. ئەوە 45 ساڵە کە ئەس هاتمە شارێ ئۆپساڵا ڕۆژاوای کوردستان شاری عامودە ناوێمە ئیسماعیل کاملە. یەکەم هەنگاوەکانی پاش بەجێهێشتنی کوردستان بۆ ناو سیاست لە کۆمەڵی خوێندکارانی کوردەوە دەست پێ دەکات. هەر چار پەرچەی کوردستان ئەو کۆمەلە هەندێ خۆ دەدەگرت لەسەر ئەساسێ سەربخۆبوون و کوردستانی بوون بوو و بەوەیەکی تقریبان مرکزی خەباتی کورد ئۆپساڵا بوو. خەباتە خوێندەوانی خەباتە ملەتی کورد گرێدایی بوو. پشتیوانی لە داخوازیەکانی گەلی کورد لە هەر 4 پارچەی کوردستان لەلایەن پارتی لیبرالی سویدەوە بوونە هۆکار بۆ ئەوەی ئیسماعیل کامیل ببێتە ئەندامی ئەو پارتە تا لەو ڕێگایەوە زیاتر دەنگی کورد بگەیەنێ. پشتگirتی لە داخواز و ئامانجی ملەتی کورد دەکرد، دوو پشتگirتی لە مافی چارەنووسی ملەتی کورد دەکرد، سێ بە هەموو شێوەیەک پشتیوانی لە خەباتە ملەتی کورد لە هەر چاپەرچەی کوردستان دەکرد. وەکو ئینسانێکی کوردستانی لە عالی ئیدئۆلۆژیژی ئەوە نزیکی من بوو. چەندین قۆناغی لە ناو پارتی لیبرال بڕی پێش ئەوەی ببێتە پەرلەمانتار ئەو یەکەم کەس بوو لە مێژووی پارتی لیبرالی سویددا بۆ 2 پۆستی گرنگ لە ناو پارتەکەی دیاری کرابێت. ساڵی 98 یەکەم جار بوو کە خۆم هەلبژارد بۆ ئەنجومەنی هەرێمی ئۆپساڵا. یەکەم جار بوو لە تاریخی پارتی لیبرال کە لە کاتی هەلبژارتنی ناوخوا لە ناو ئەندامانی پارتی ئەمن لە هەردوو بەش دەرچوون. وەکو ناوی یەکەم لە ناو ئەندامانی پارتی بەشی هەرێم پەرلەمان. لە ماوەی 4 ساڵی پەرلەمانتاریدا زیاتر لە 50 بابەتی پەیوەندیداری بە کورد و کوردستان لە ناو پەرلەمانی سوید هێناوەتە بەرباس و گفتوگۆ. 2010 کەس چوم ناو پەرلەمانە سوێد کەتم کۆمیتە سیاسەتە دەربە ئەو کۆمیتە بخۆ کاری دیپلۆماسی دیکە دوان 4 ساڵادە زێدەتر شپێنجی دێباتی لەسەر کوردستان خۆ تێدە بەشدار بووم و بە ئینسیاتیڤا مبوو کە شاندا پەرلەمانی کوردی سوێدی هاتە دامەزراندن. ناوەندی ڕەوەندی کوردی دوا منزڵگەی خەباتی ئیسماعیل کامیلە جگەلەوەی لە ناو پارتەکەشیدا بەرپرسایەتی بەرزی هەیە. لە 2020 هاتمە هەلبژارتن وەک کەسە پرشتی کۆمیتەی دیاسپۆرا ناوەندە ڕەوەندە کورد و زۆر بە دڵخۆشی ئەو ئەرکە قبولم کرد ئەرکی سەرشانی هەموو کوردێکی کوردستانیە کە ئێمە ببن وەکو پرەک لە بینی دیاسپۆرای کورد لە سوێد و لە دەربەی وڵات بەگشتی و هەر چارپەرچەی کوردستان. تێکەڵبوون و کۆکردنەوەی لاوانی کورد و ژنان لە ناو ناوەندی دیاسپۆرای کورد و دروستکردنی پردێکی پەیوەندی لە نێوان جیهان و کوردستان لە ڕێگەی ناوەندی دیاسپۆرای کوردەوە ئامانجی ئێستای خزمەت بە کورد و کوردستانی ئیسماعیل کامیلە. ئاوارە هەورامی کوردستان 24 ستۆکۆڵم سوید. ئێستش دێنە سەر تەوەری پرۆگرامەکەمان کە لە سەرەتاوە ئاماژەیەکی کورتم پێ باس لەوەکەین زۆر جار چارەسەر بۆ نەخۆشیەک یاخود بۆ ئازارێکی جەستەمان شەرت نییە بە دەرمانێکی قورس بێت بە حەبوو شروع و دەرزی ئەو شتانە بێت کە پزیشکێک بۆی بدۆزێتە خۆ چارەسەرکە. زۆر جار لە ڕێگەی دەمارێکەوە یاخود لە ڕێگەی مەساژکردنەوە کە ئێستا بۆتە جێگرەوەی دەرمانی پزیشکی لە جیهاندا بە زانستێکی پێشکەوتوی پزیشکی ناوەبرێ و چەندین کەسیش پسپۆڕیان هەیە لەم بوارەدا. ئێمە تەوەری پرۆگرامەکەمان تایبەت کردو بەمە و میوانداری بەڕێز دکتۆر ڕاید ئەحمەد حوسێنمان کردووە کە شارەزایە لەو بوارەدا و شارەزاشە لە چارەسەری سروشتیدا.
بانیت باش دکتۆر بەخێر هاتی بۆ ستۆدیۆی ڕۆژ باش زۆر سپاس ڕۆژێکی باش دکتۆر با یەکسەر لەوە دەست پێ بکەم ئەگەر من بمەوێ بەیانی هەستم وزە و ئەنەرژیم هەبێ هەر بۆ خۆت لە خودی خۆت چیەکەی یەکسەر بۆی کە باش بیت وزەیەکی باشە هەبێت ئەوەیە گیمناستێکی بۆ میتۆدیکا مەمە چێکردە ئاینی طریقە عیلاجی مرۆز بەیانی وەختی خەورا بوو دۆزدە حرەکە دۆزدە مەساجی هەنە مرۆ خۆخۆ چێ دیکەیت هەمی جیهاز هەمی سیستەمی ژیانی خورد دەبێت ئێنەرگی دەبێت تاقی هەمی پێ ئەو دەبێت ئەوجی سەر وەجهی ئینسانی یعنی مرۆت روی خۆ مەساج بکە چوندا فرا دیکی هەر 15 جارە چوندا وێدە دیکی ژۆرە بە ئەوە بدەگمژی بەلکی نەهاتێ خویاکردنێ وەختێ گویەک وا دیکیت هەناوێ ئینسانی هەمی تاقە پێدە زیدە تر دەبێت وەختێ گومەوا دیکەن جەگەر معیدە و هێشی مێژی خواخوا مێژیژی وەختێ گومەرە مەساجی وەجه دیکیت ئەو نا هەمێ بهتر تاقێ دەدێ ئینسان قرک دۆزدە حرەکە هەنا دوازدە حرەکە کاتێ دکتۆر تو ئێمە و ڕاستەوخۆ خستە ناو چڕی بابەتەکەوە ناو هەموو ئەو زانستە پێشکەوتوی کە ئێستا هەیە پێم بڵێ ئێستا جێگرەوە یاخود چارەسەری جێگرەوە چۆنە و ئەم زانستە لە جیهاندا چۆن پێشکەوتووە تۆش چۆن کارەتیا کردووە من بهیست ینی ئەو کێرگۆ میتۆدێکی وسە هەیە زانێ خانم من خۆ ئەس بێسەبرم ینی نکارم گەلێکی ببینێم حتا نەخۆش مەسەلا مەهاکی دووە ساغ ببیت ئەج بێ تمی لێ دگەرە هەم میتۆدیکە گو ئەز جلسە علاجی بقەدینم و ڕزولتات ینی نەتیجە خۆخۆ ببینم بێژە من چوومە ڤێتنام لە ڤێتنام مەهادێکی مەزن هەیە یە پرۆفێسەری بێکوکچاو پرۆفێسەرژی خۆخۆ ئافتەرە میتۆدیکەیە ینی وی ئاف میتۆدیکە دایەت چێکردنێ لەگەل ویا مەخواند و وەختێ پراکتیکتە ڕاستی ئەس خۆخە گەلە کێفشاد بوو بەر ئینسان دەهاتێن پشتاوانە ئاوای نکاری ڕابی پشتی 5 دقاتە دیت گو پشتی خۆ ڕاست کرد ئەو بوو مەشی چوو هات ئێش قەت چوو بەلێ علاجی دەجی چۆ خۆشایە ئەن 10 جلسا چێ دیکی ئینسان دەرزی لازم نینە دەرمان لازم نینە کرێم لازم نینە بەرێک لازم نینە دیکێ گۆ سیستەمی ئینسانی هێندر و خۆخۆ علاجە خۆ بکە ینی جسم خۆخۆ علاجە خۆ بکە باشە ئەم زانستێسە لە جیهاندا گەشتوتە چ ئاستێک وە لە کوردستانیشدا چۆن ئەتوانن ئێوە پەرەی پێبن ئەتوانن تەتەوری پێبن لە مۆسکۆ من سنتەر هەیە سنتەر ڤەکر چەند ساڵە مخابەتی بەس عیلاجم دەکرد چوندا داخوازیە پرۆفێسەری خۆخۆ گوتم گو بەحادی ڤەکە ملەتی هین بکە منەری ینی ملەتێ me بهتر ینی محتاجە بیتشتیە وەختی باز ئەو ببم ئەژوەیەکی هاتمە کوردستان مەیزێنم ینی ئوسولی قانونی چنە ئەز لڤرا مرکزێکی بەکەم مەحادی بەکەم و حتا پرۆگرامی من هەیە پرۆگرامێکی خاص ji بۆ پێشمەرگە ینی چاوە مەسەلەن سێ ڕۆژە ئەسکارم پێشمەرگە هین بکەم چاوە بکەیت میسالێکی دەبێژم نا وەختێ برین دەبێ خوین تێ دو پوینت هەنە دو نقطە سەر وەجهێ خۆخۆ مری پەشمەرگە یان مری عادی وێ دەینی سەر وەجهێ خۆ وا بکەین قەنج بدەوسینی یەک دو دقە دەستی خۆ نالینی خون سەکنی نەما دەچیت خوێنەکەی وەستێت ینی نا حتانی تدیت حتانی گۆ ئاریکاری وەرێ ئەو بکەین وەختە برین کوور بێ ئەو ببێ ئەمە چارەسەری سەرەتاییە بۆی وا دەبێت یعنی پشتا جەنگە تدیت ئەم نو شەرێکی گەلێکی پیس دە دەرکەتنە شەری داعشی ئەو ناکێ بوونەنا وەختێ گۆ پێشمەرگە دناو شەریدە پشتاوی ئێشان وەکی میسالی دەبێژم خۆخۆ لازم نینە هەرێ نەخۆشخانەی یان باکی تختوری یان ئەو بکێ یعنی حتا پشتاوی ناکێ گۆستۆپ یان وەرێ ئەو کردنی و پێچەوی ناکەوی خۆخۆ سەری خۆوا بکیت ڕوێ خۆشی بکیت دوورا دەقەک ددو ڕابێ و کارێ جەنگا خۆشی بەردەوام بکیت وەک میسالی گوت تشتلو هەنا بەڵێ بۆچی تۆ دیقەتە کردووە کە لە هەرێمی کوردستان لێرە خەڵک زۆر پشتی ئێشێت زۆر جەستێکی ماندووی هەیە هۆکارەکەی چییە و چارەسەرەکەشی چۆنە بێت من بێتر منداڵ زارۆک بەڵێ من بهیست ینی من لەگۆر پرسێ خۆواناکێ گوێ زارۆک مەشلول گەلەکانە
پشتی جلطه دبیجنه ده انسولتی یه میجی یه دلی و یعنی مخابن دمرن پایوه اوه جمیناری وکی واجبه من انگو از وارم ورا یعنی از کاری بماری کاریه بکم جبر گلک نخوشین هنه دکتوریا برکه نه اکادمی آریکاریا خود ناکی یعنی بقوات البر نکارن تشتکی بکن بلد میتودی که مده مرود کاریا بکی حتی یعنی نخوشی اوتیزم زاروکا وقتی گود دبن حتی نشست پنج مرود کاری و باش بکید ئەتوانن ئۆتیزم باش بێت بەو ڕێگەیە؟ چۆن دکتۆر چۆن ینی چ ڕێگەیەک بەکارەهێنرێ بۆ کەسانی کە مناڵی ئۆتیزمیان هەیە وردە وردە گەورابن و مشکلەکانیشیان تا بێ زێدەترە بێت ئۆتیزم هەردوو میتۆدیکە گەل هەف ئەوا میتۆدیکە فێشن ریفلکسە تێراپی میتۆدیکە دیژیت بژنێ بڤێتنامی دژنێ تاپتیدا و ینی خاچە 10 مێریدیانە 10 مێریدیان 10 تلهێ ئینسان ئەڤ ناکە یە دەست و لنگ خاچاوە ناکە لزکە ئینسان دیگە هەفتوو ئەوەیە خان و دیگێک و هەر ڕاست بێژم نا ڕای هندرە ئینساندا دیکێک و ئەوەیە نەرم ببیت خوند هندرەیەدا باشتر هەرێوەرێ و لە هەبێردۆری وێ ناکە دریا تەوی ئەتیساڵا مێژیرە سیگنالی خۆ خۆشتر هەرێ ژوەیەکێ زاتەن ئەوتیزم نەخۆشی مێژی دەیە ئەبێژە تکێک و خەلای مێژی بهتر وەکە بێ دەری سترێسی هەرێ و تکێک و سیگنالی وەی ئەلکتریک زووتر دەرباس ببن ژوەیەکە تنەرێ و پشتی 10 جلسە 15 جلسە ئەو کنترۆلە سەر لەفتێ تێ زارۆکە کارن vêce کنترۆل بکەن باشتر دبن هێدی diçin ji ber ew jî her kilêtkekê di cismê însan de tikê got bêhtir xûn werê ser kilêtka însanî mesela wekî bajarekî ye hemî sîstem tê de hene di heta celta bê ewtîzmê şelelê zaroka bî xûn hewa diçê ser kêm wextê got em celsê çê dikin celse jî ne gelek dirêce yani nîv saeta 30 deqeya 35-40 deqeya zêdetir nikan çêkin xûn di kilêtkê însan de di xeliya însan de hatikê guva bibît yani bikun serê sedî teqrîben sed zêde çû ser xeliyê zaten wextê xwîn diçê xweş herê ser kucên xeliyê însan baştir dibît باشە دکتۆر بۆچی هۆکار چییە خەڵک ئەم زانستە کەمتر بەکارێنێ پەناباتە بەر ئەمەلیاتکردن ئەمەلیات نەشتەرگەریەکە بۆ نمونە کەسێک فەقەراتی چۆتە سەرەک دیسکەکانی ڕۆشتووە دکتۆرێکە لە ئەمەلیاتیکەن ئەتوانن ئێوە بەم ڕێگەیە چارەسەری بۆ دۆزنەوە ئەم عملی ناکردن زیلاقی ئەگەر کەسێک ئینزیلاقی هەبێت چەند بڕبڕەیەکی پشتی چۆتە سەرەک دیسکەکانی بەریەکەکەوە باشە ئەتوانن بەم ڕێگەیە چارەسەری بکەن چۆن ئەم چاوە دکەن دیسە نقطه سر جسم سر وجه انسان سیگنال دی میجی ته سر فقره وقتی گو انزلاق دبیت نقبه وان د مسافت زیاده دبیت نویا جبر هف درد کوي یان دغز لته انزلاقه دیسکه خو درد کوي لورا یک تکي جگر انسان جگر بهتر خوش بخابته جبوي گو ایمونیتیت بلند ببیت yani دیجی التهاب نه او بید شون ده هر جاره عضلات انسان موسكل چا دبیت وقتی گو انزلاق های لجیکی گلک تقلص دبیت نه جدی سیستم اوه رگولیروفکا دکید جیگو تقلص دبیت سیست دبیت جیگو گلک سیستا هنه قوین دبیت هدی تکی گو جسم انسان تبی عضلات خو تبی اعصابه و انزلاق بینیجی خو بگیریم yani praktika mede 28 heye زیڤریا شەشە هەیە سێزدە تێتمنیم یا ئەنزیلاقی قەت چوویە نەما هاتیە سفرێ بە چ ڕێگەیەک ینی چ وەرزشێکتان پێکردۆ چۆن پێتان کردو ئێستا بۆ نمونە کە ئێمە باسی ئەم معلوماتان ناکەین بینەرەکانمان لەوانەیە بڵێن ئێمە چۆن بتوانین ئیسیفادە لەم کارە بکەین چۆن بتوان ئایا سەردانی تۆ بکەن ئایان لە چ ڕێگەیەکەوە پێیان ئەڵێیت کەسانی شارەزا و پسپۆر هەیە لە هەرێمی کوردستانی یان تۆ ئەتەوێت ئەم سنتەرە بکەیتەوە مدوێ سنتەرێ بکەم باشە متکارم ینی نهار ئەس دخوازم خۆ ئەس خفتنێ دکەم ینی لە سنتەرێ لە هەولێر ئەس دخوازم پێشڤەڕوودە
دخوازم گو وکی سنتره که رایدی هبه لهوليري لدهوك السليمانية بله لفرا يعني وقت يقول عملية كرن أم فقر ندي سخانة مسار انزلاقي نويا بله. يعني إنسان هروا هناك انفاليد بيت يعني ناس أغلما خلاص يعني وقت يقول أبيراسيون جيرت شكرن أبيراسيون سري صديسات بشتاوي ناس أغلما بله پیش ورود شش مانگا سالک ددو جی کی دید فقرات هذا كار انزلاق شد بيت أفياك عادي تشتم بلا خداي ده نلفراتن الموسكو جي بله خيرورجي انزلاق شد كن عمود الفقري سباين راس ناكن جبر وقت جو انزلاق شد بي وقت جو نهب بشتري شبو آلية داوي آلية جوري أوجي شد بيت يمنو يما أمتكن جبر نرينا مايد نخوشية ده نا انزلاق نا كاب نا جگر بتناخو نخوش ناكبيد يعني سيستم سيركولار سيستم انرجي خراد بيت حتى جو جيك نخوش دي درت كبي ويكي ام جاني انسان تفيرد خبته چه نخوشيه ما بك يعني انسان قوري نا امو جاردك امي بجسمي تفيره بخبته تفي بشتاوينا تفي جگرينا تفي هناوينا حمي جبويا بهلن جو جسم خوب كي عني جي بنزل اخره جوية كي تشتغل من براكتيكا خود ديتي إنسان تيجا نخوش تيجا لما بيشتا خوا ساوي كي هشيوي خوشتر دخبتي يعني شارزة بهتر دبيت دكاري خودا بله جبر مقولتي سيستم جياني حمي بإنرجي تيدا بهتر شيء دبيت بله دكتور لا قصة كردا كانت باسي وكر بيشتر وتي إسا زور جار بو قلوبون بو زيادة بونی جستمان بەتایبەت ئەم بەشە خەڵک ئێستا پەنا باتە بەر ئەوەی عملیاتی بکە بۆ زەعیفکردنەوە جوانکاریەکەن عملیاتی تەجمیل زۆر بووە بۆی کە نەحد بێ جەستیان ئێوە توانن لەم بوارەیە کار بکەن لەم مەجالەیە توانن چارەسەر بۆ کەسانە بکەن کە جەستەیەکی ڕێکیان هەبێ بە وەرزشکردن و بەم جۆرە چارەسەرە چۆن ئەوژی کە عینیە وەختە مەرۆ مەساجی دکیت دريا جسم انسان را يعني ام هم هر ريزون دي بيرسون دميزين سبب شيء خير انسان قلوبيه اگر قالو جگري وينا كي نخوش دخبته نويا ريجيماوي كاري بيسا نا لفتي تميرو نشتيا تمي اويات كي جوا بيت وشوندا ام دهلن وقت جو نخوشي جگر درجه يك جگر جگر خو نودكيت دسبيكي بازي دوراخو دهني دوراخو دي بيت و جسم انسان شي كده بيت دي ميثوديكا جو خو از او دكم دل بجارتنا خوارني يعني وقتك دليه شي خوارني تيغو هرتن خان تيغو هرتن يعني انسان خو مثلا وي گوشتي نما دخويت بله ناخوشت جويك از ديت يعني وقت ديتولوجي ام قال كله زور نادر مثلا هند بيجند بي دو تاني بخور نا هند بي والله شيني تاني صلاة تاني ما هك ددو حتى قد زعيب بي أويا قرقتنا خيرا جبر عم دهيرين جو جسمي إنسان خو وابزي بخوي استهلاك دي كده وتأثيرها هناك يعني تشتكي روبرو هر جلسة كي يه نخوش يه قلاو يه دخازي خوش جار بكيت خو دبيني بله يعني بري جلسي وبشتي جلسة ميزين قوتشود كم بود كما بعتوا باشا دكتور امشتاني كهناوتا اگر هندێک یانم پیشان بی بۆ چ شتێکە بێ و چارەسەری چی پێکرێت سەرچە فەندێکی من هەیە بەریکامە دەیەتی من بباشینە ئەمشی ئەوەیە تمی بمرە خەقە تشتێکی ئەو چێ بووە وا دەکرد ئەویان بە بەردەوامی بە خۆتە بەکارهێنیت قەڵەمی وەکو قەڵەمی تۆی لێ هاتووە ژبەر میتۆدێکی دەیەک هەیە دەبێژنێ دەوان پۆیت یعنی ئینسان وەختێک گەلێک زۆر ببێ گەلێک جارە بۆ مچێ بووە یعنی ئەس دەچم مەزێنە ئینسانێک خۆتەوان نەمەکاری ڕابی سەر دەستێوی ناکە یەک نقطەیە موادکن پشتایی ڤەد بیت یان کابۆکایی نا ئێستا هیچ شتێک هەیە بۆ نمونە تاقیکی تۆ بۆ من کێشەیەک هەبێت یاخود بتوانم پشتم ڕێکەم چی شتێک ئەکرێت لەسەر پەنجەکان ئێستا بۆ من بۆ نمونە تاقیکەیتەوە ئەس چێ ناکەم خانم بەر گەلێک دێشی ئازاریەت بەس شانی کەم چۆنە باش مەسەلا پشتا ئینسان ئاورا
ئەف جێ حەری داویت پشتێدا ئەمە کاریگەری هەیە لەسەر تەسیری هەیە لەسەر پشت سەرە بێجا خۆخۆ وەختە گوتن هەمووا بکەن باش ئەمێ پۆینتی دووە ئەس ئەو ناکەم بەر باشە دەنگ بدی ئەف یەک ئەف دوو نا هاوار ناکەم دکتۆر نانە هاوار ناکەم گاڵتەم کرد ئەوەیە زانێ وەختێ کارێەوە وەختەوە تومیشی پێی توجی خۆنم ئەوەیان نابێت ڕاستە کەعبم لە پێیە کابێ برند نابێت بەڵام ئەمە هەستم کرد ئەم دەمارە تەواو هەستم پێ کرد خێرە برا نەهات دەمارێتە ئەوا دەبیت هەلوتیت تێ برا ڤەتگەری تێ پشتێ و تێ هەردوو لەنگە یەک نقطە ڕاست ئێستا من هەستم بە گەرمیە کرد ئەگەر وابێت ئەلێرەوە هەستم پێ کرد تا ئەگاتە نزیک کە زۆر کەمیش بوو تۆ زۆر بەتونیش دادنەنا ئەو دوو دەرەجە دوو دەرەجە دووە ژبەر چییە بلۆکتونەیە بلۆکتونەیە وەکی پرەفلەکتیک وەکیها ئەف نقطە گومەچێکری وەکی گوتەخۆرە تقریبا نیف ساعت 40 دقیقە مەساژ بۆ پشتاتە چێکردن ئەف یعنی مینا هەوە و دو ثانیە گومە نقطەوا کرد یعنی هەرێ مرکزی مەساژێ نیف ساعت 40 دقیقە مەساژ بۆ پشتاتە چێکن وەکە هەوە نفسیە بەلکی بلاکس بەلکی مەساژێکە تعدیلتەکی زرارێ بکیت ڤرا زرارتونەیە ژبەر هەمی دانستان دناما یعنی وەکی ئاخفتنەیە پێ پۆینتە ئەم میژێ ئینسان ڕە دەئەخبن باشە لە ڕێگەی دەموچاو ئێمە هەندێک جار ئێستا وێنەکانیش هاتنە سەر شاشەکە کە لەسەر ڕوخسار لەسەر فەیسی کەسەکە لەسەر لوت هەتا ئەمانە چ چارە سەرەکەن ئێستا وێنەکان لەسەر شاشەکەن کە هەر نقطەیەکی دەلالەتەکە لە ئازاری شوێنێ ئەو چۆن باسیەکەی بۆمان بۆ نمونە ئەم وێنەیە ئەم فۆتۆیەکە ئێستا لەسەر شاشەکەیە لەسەر لوت و لەسەر ڕوومەتەکە یا ڤەگەرینە ئەم کارنج بۆیە گۆ تەماشەوانی مەژی کە هێنە خۆرە فایزەلمە بکن یا بەری وێنە بخێر ئێستا وێنەکان دووبارە بێتەوە هەرکا دووبارە بۆ دکتۆر لەسەرەوە ئاماژەیەکمان بۆ بکە بۆ نمونە ئەوەی کە نقطەیەکە لەسەر لوت ئەوە چارەسەری چ شوێنێکە وا میتۆدیکا دووە یا گۆژێرە دەبێژن خاچە 10 مێریدیانە وایە ئەف پۆینتی جسمی ئینسان دە هەمی دەبێن وەختێک بلۆک بڵات یعنی وەختێک گن هەم لێ ئینسانی دێشی تەشەنوجێکی زۆر تەشەنوجێکی زۆر حتا وەختێ مەشلولیژی بێ شەلەل بێ قەد دەستێ بێتێ ما ئەمە تا دکتۆر ئەمە فۆتۆکەیە کە ئێستا لەسەر va fotoka az yani weki nasiha weki şirate dedim milletime tavi aynı bve rengi xora mesajı çekin ve nivisan diyeceki av zone vanaki yak avaya hem milli insana و hem لیم سیستم هون زنان خانم گو اویا ایمونیته انسان خواه راست وقتی گو چه قاسی لیم خوش بین حالا کی نرمال دبی انسان نخوش نکوی و لیم فرجانکانی بباشی ایش بکرد آزارکانیشی کم تابه و نخوش نبه اویا لیم سیستمه و جعلی کی دی ورا وقتی گو سر جسم انسانی بیجن ملا موجود سر پوزه خواه پشته بله سرلود بو آزاری پشته پشته اویا دمینه حوض یعنی چی بیزنی ده حوض برا کمرو حوض بله کمرو حوض سیه جاری اف نقطه گون هل ویدی هر شيء اوی که لسر بینی رومتکان و لوته برا هو ام شوینه بله بینی لوت و رومتکان شنده برا سر رو وقت حتانی قنچکا دف تايتو ولا يدم حتاني كابوكيا حتى كابوكيا وبرا دميني اف منطقه ورقوسك بلا بلا وشون ده دورا جوهجي هي جوه دورا كان او بوتش ازاري او ريجوليروفكا يعني شيء تنظيمه انرجيه دي جسم الانسان ده بلا جويه كي بالا خو هاجا وروداي ده جيكي جوري حتى باني ده اواد بيت جراد ايه عكسيه باني حتى خوار اويا واجبوي جو ضغطه دل به لگو دل انرژیا وی زیاده تر ببید. بله. زور سپاس دکتۆر هەرچەندە زانستەکە علمەکە ئەوەندە چڕوپڕە کە پێویستەکە زۆر زیاتر باسی لەسەر بکەین. بەڵام
لە ئێستا ئێوە هەوڵتان داوە کە سنتەرێک بکەنەوە بۆی کە ئەم معلومانە لە هەموو هەرێمی کوردستاندا بڵاوکەنەوە. و سپاسیژم بۆ تۆ کە ئەمڕۆ میوانی پرۆگرامەکانمان بووی. سپاس بۆ زانیاریانەی کە بێمە بەخشی. گەلک سپاس بۆ وەش بۆ میێڤانداریە بەهێویمە ملەتێمەی کوردی تمی ملەتێکی جانێوینەکی خۆش سەحات بێ نەخۆشی بێهاوی بێت. زۆر سپاس. بەڵێ ئێستاش بەیەکەوە ئەچینە ڕەوشی کەشوهەوای شارەکانی کوردستان بزارین پلەکانی گەرما لەکوێ بەرزترینە. بەهۆی ئاگرکەوتنەوە لە ئاسمانی نیویۆرک تەماوی بووە زۆر تەم بووە چونکەوەنە ئاگرکەوتۆتەوە چونکە بەهۆی ئەو ئاگرێکە لە دارستانی ڕۆژئاوای ئەمریکای گرتوتەوە کە تا ئێستا بە تەواوی کۆنتترۆلیش نەکراوە. ئاسمانی نیویۆرک تەماوی بووە و لە هەندێک ناوچێ ئەو ویلایەتەش مەودای بینین کەم بووەتەوە. ئاگرکەوتنەوەی چەند ڕۆژی ڕابردوو لە دارستانەکانی ئەمریکا کاریگەری خراپی لەسەر کەشوهەوا بووە و بەهۆشیەوە چەند پلەی گەرما بەرز بۆتەوە. خۆی پلەکانی گەرما بەرزە و ئەو ئاگرکەوتنەوەیش بۆتە هۆی بەرزبوونەوەی زیاسری پلەکانی گەرما و وەکوە بینن لە وێنەکانیشدا دیارە ئاسمان تەڵخە و تەمێکی زۆر هەیە بەهۆی ئەو ئاگرە زۆرەی کە لە دارستانەکانە کەوتوتەوە تا ئێستاش کۆنتترۆل نەکراوە بە تەواوی. ئەمە هەموو یەگەڕێتەوە بۆ ئەو وزە گەرمەی کە ئێستا تەواوی هەسارەی زەوی گرتوتەوە کە پێدەچێت لە چەند ساڵی ئایندەدا بۆ 2030 تا 50 ئەگەر کۆنتترۆل نەکرێت مەترسیەکانی زۆر لەوە زیاتر بێت چونکە ژینگە دۆستان پسپۆڕانی بواری کەشوهەوا هەمویان ئێستا لە حاڵەتی ئەوەدان کە پێیان وایە کۆنتترۆلکردنی ئاسان نییە و مەترسی سەر ژینگە زۆر لەوە زیاترە کە ئێستا بە مەترسیە بینریا خود زۆر لەوە زیاتر کاری ئەوێت کە لە چەند ساڵی ئایندەدا بتوانرێت ژینگەیەکی باش لەسەر هەسارەی زەوی بمێنێت. فرۆژگایەکی تایبەت بە جلوبەرێک لە لەندەنی پایتەختی بەریتانیا لە کارێکی دەگمەنە
بڕیاریاوە کە بە بڕی لە سەدا 10 نرخی ڕاستەقینەی خۆی جلوبەرگ بەکرێبات. یعنی ئەو جلانی کە زۆر تایبەتن یاخود زۆر ناوازن ئەو کۆگایە لە سەدا 10 نرخەکەی وەرەگرێت بەکرێ جلەکە ئاات بەکرێ و ئەیگەڕێتێتەوە یاخود لە بەرامبەر پێدانی جلوبەرگەکان خانمان ناچار بکرێن درەختێک بڕوێنن ئەوەش دەرفەت بە خانمانایەت کە بتوانن جلوبەرگی ئەو کەسایەتیان ناودارانە بپۆشن کە توانای کڕینیان نییە. یەکێکی دیکەش لە ئامانجی ئەو پرۆژەوەی کە گرنگیدانە بە پاراستنی ژینگە تا ئێستش بەهۆی ئەم کارەوە 600,000 دار ڕوێنراوە چونکە هەر خانمێکە ئارەزووی لە بەرکردنی درێسێکی زۆر ناوازە و جوانی ناودارێکی هەبوو بێت توانیوێتی بچێلەوێ بەکرێ بیهێنێت لە بەرامبەردا درەختێک بچێنێ ئەم هەم کارێکی ژینگە دۆستیە هەم مرۆیشە. هەڵبژاردننی درێسێکی گرانبەهای دیزاینەرێکی بەناوبانگ لە فرۆژگایەکی لەندەنی پایتەختی بەریتانیادا ئارەزووی زۆرینەی خانمانە جا ئەگەر لە بەرامبەر چەند پاوەنێکی کەم بەکرێ بگیرێت ئەوە خانمێک نامێنێت کە بیر لە هەڵبژاردن و وەرگرتنی ئەو پۆشاکانە نەکاتەوە کە زۆرێک لە کەسە ناودارەکان پۆشیویانە. سەرەڕای هەموو ئەوانش ئەگەر لە بەرامبەر هەر درێسێکی بەکرێ دراودا درەختێک بچێنرێت ئەوە دەبێتە پاراستنی ژینگەش بەڵام بەمەرجی گەڕانەوەی درێسەکە لە پاش پۆشینی بۆ بۆنە و ئاهەنگیان ئەو مەبەستەی خانمەکە دەوێت بەکرێدانی درێسەکانیش تەنها لە سەدا 10 نرخەکەیەتی. ئەمە دەرفەتێکی باشە و جێگەی دڵخۆشیە لای کڕیارانمان چونکە دەتوانن ئەو جلوبەرگانی ئاواتی بۆ دەخوازن بەکرێکی کەم بیبن دواتر بیگەڕێنەوە بۆ نمونە دەتوانن جلوبەرگێک بەکرێ ببن کە بە 40 بۆ 50 پاوەندە نرخی بەکرێدانەکەی و بۆ ماوەی 4 تا 14 ڕۆژ ئاساییە ئەگەر لایەن بمێنێتەوە. ئامانجی سەرەکی ئەم کارە ئەگەر بڵێن لە پێناو ژینگەیە ئەوە پێدەچێت کەسانێک نەبێتە جێگەی باوەڕیان بەڵام هاوکات لەگەڵ بەکرێگرتنی پۆشاکەکە داوا لە خانمەکە دەکرێت دارێک بچێنێت. خاوەنی ئەم بیرۆکەیەش پێی وایە ئەگەر خەڵکی زیاتر ڕوو لە کرێ بکەن نەکڕینی جلوبەرگ و درەختێک بڕوێنن ئەوە کەمتر پیسبوونی ژینگە ڕوو دەدات با پڕکردنەوەی زەوی بە بابەتی زۆر. هەردەما ژن جلوبەرگن مە بکرێ دەگرن ئەموان هشیار دەکەن کۆلمالێ جلان نەشون ئەمێ بوان بشون ئەگەر بچاندنا داران دگە لە هەموو کرەیەک و فرۆتنەک ئالیکاریامە بکەن ji bo ku em daran biçînin da em jîngehê ji navçûnê biparêzin ev karekî gelek giring e. Heta niha jî 1600 dar me li ser asê cîhanê çandiye ku bi rastî ev karekî biçûk e û em şanaziyê pê dikin. توێژینەوەیەکی ئەم دواییەی گۆڤاری زانستی فنلاند بۆ لێکۆڵینەوەی ژینگەی بڵاوی کردوتەوە پرسیوێتی کە ئایا لە ڕاستیدا بەکرێدانی جلوبەرێک بۆ ژینگە باشترە لە کڕینی بەو شێوەیە کاریگەری شتەکانی وەک گواستنەوە و پاکردنەوە و وشکردنەوە و فڕێدانی بۆ ئەو شتانە باس کردووە. لە گۆڤارەکەدا هاتووە بە هەڵبژاردننی کرێ لە بری کڕینی یەک درێسی نوێ لە بڕینەوەی 2 داریان لێخوڕینی 245 میل لە ئۆتۆمبیلێکدا ڕزگار بکەن. بەهۆی بەرزی و ناجێگیری نرخی شیر و بەرهەمەسپیاییەکان ژمارەی کێڵگەکانی بەخێوکردنی ئاژەڵ و بەرهەمەکانیان لە ئەمریکا زیای کردووە. بانەڵێن ئەمریکا هەر وڵاتێکە خود ویلایەتەکانی بۆ سەرقاڵن کە ئابوووریکی باشیان هەیە لە ناویاندا لەو ئابوووریە باشی کە هەیەە زیادکردنی ئەو شوێنانەیە کە بەرهەمی سپیاییان هەیە خود بەخێوکردنی ئاژەڵە بە تایبەت کە لە نێوان ساڵی 2023 هەتا 2020 ئەم کارە تەواو گەشەی کردووە و لە ماوەی 3 ساڵە ژمارەی خاوەن کێڵگەکانی بەخێوکردنی ئاژەڵ نزیکەی 10,000 کەس زیای کردووە. ئێستا خەڵکێکی زۆر سەرقاڵی ئەو کارەیە ئاژەڵداریەکە و لە نێویاندا خێزانێکی ئەمریکی کە 150 ساڵە کێڵگەی بەخێوکردنی ئاژەڵیان هەیە لە باوانیانەوە ئەم پیشەوکاریان بۆ ماوەتەوە باز لە کارەکانیانەکرد. خێزانێکی ئەمریکی بە ناوی جۆن زیاتر لە 150 ساڵە کێڵگەی بەخێوکردنی ئاژەڵیان هەیە. بەردەوام لانیکەم 500 سەر ئاژەڵیان هەن. چەند ساڵێکە بەهۆی ناجێگیری و بەردەوام بەرزی نرخی بەرهەمی سپیایی و بە تایبەت شیر کاری بەخێوکردن و دامەزراندنی کێڵگەی ئاژەڵی گەشەی کردووە. 4 ساڵ لەمەوبەر هەوڵماندا پەرەی زیاتر بە کارەکانمان بدەین بۆی شتێکی جیاواز بکەین. بۆ ئەو مەبەستە 2 ساڵ لێکۆڵینەوەمان کرد. لەو ماوەیەدا نزیکەی 1500 سەر بزنمان بۆ بەرهەمهێنانی شیر ئامادە کرد.
started doing some investigation into goats and پیشەسازی شیرەمەنی ئەمریکا بەراورد بە 20 ساڵی ڕابردوو گەشەی بەرچاوی کردووە و تەنیا لە ساڵی 2019 ئاستی گەشەی چێڵگەی بەخێوکردنی ئاژەڵ و بەرهەمی شیرەمەنی 102 زیادی کردووە. بە گوێرەی پێشبینیەکانی شارەزایان و لایەنی فەرمی لە ساڵانی داهاتوو ئەو پیشەسازیە زیاتر گەشە دەکات. ژمارەیەکی زۆری خەڵک ئارەزووی دامەزراندنی چێڵگەی بەخێوکردنی ئاژەڵ و مانگا و بزن دەکەن. لە بازاڕەکانیشدا خواز لەسەر پەنیر و ماست و شیر بە تایبەت شیری بزن زیاد بووە، چونکە بۆ دروستکردنی شیرینی و دۆندرمە بەکاردەهێنرێت. بەپێی ئامارەکانی وەزارەتی کشتوکاڵی ئەمریکا پیشەی بەخێوکردن و ژمارەی چێڵگەکانی ئاژەڵ لە نێوان ساڵانی 2003 بۆ 2020 زیادی کردووە. لە کاتێکدا هەر بەپێی ئامارەکان لە ساڵی 1997 تەنیا 15,000 کەس چێڵگەی بەخێوکردنی ئاژەڵ و مانگایە بووە، بەڵام لە ساڵی 2017 ژمارەیان گەیشتۆتە 35,000 کەس. پێشبینیش دەکرێت تا ساڵی 2022 ژمارەیان بەرز ببێتەوە. پێشۆی بچینە لای بەهای دراوە بیانیەکان و نرخی زێر باسیەوەتان بۆکەم کە قەتەر یەکێک بوو لەو وڵاتانەی کە بەهۆی حەسار و یاخود بەهۆی ئەو حەسارانی کە لەگەڵ ئەمریکا خرایە سەری توانی لە ڕێگەی یەکێک لەو بازرگانیانەی کە کردی یەکێک لەو کارانەی کە کردی بۆ بەرزبوونەوەی بواری ئابووری بەخێوکردنی ئاژەڵ بوو یاخود بڵێن پەرەدان بوو بە بەرهەمی سپیایی لە پاژەوەی کە کێشەکانی لەگەڵ سعودیە و لەگەڵ وڵاتانی دیکەی عەرەبی کێشەکانی قوڵ بۆ وای کرد کە داڕمانێکی ئابووری گەورەی توش بێت و گەماروی ئابووری بخرێتە سەر بەڵام ئەو توانی لە ڕێگەی بەرهەمی سپیایی و زیادکردنی مەڕووماڵات و ئاژەڵی گەورە توانی باری ئابووریەکەی بگاتە ئەو ئاستەی کە ئێستا زۆربەی وڵات ئەو وڵاتانش کە کێشەیە بۆ لەگەڵیان لێەوە زۆر ئەو بەرهەمانە داوا بکەن و باری ئابووریشی بگاتە ئەو ئاستە باشەی کە ئێستا تێهاتی. ئێستا بابزانین بەهای دراوە بیانیەکان و نرخی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان چۆرە. 100 دۆلاری ئەمریکی بەرامبەر با 148,300 دیناری عێراقیە، 100 یۆرۆ 175,375 دیناری عێراقیە و 100 پاوەند 203,170 دیناری عێراقیە، 100 لیرەی تورکی 17,600 دیناری عێراقیە، 100 تومانی ئێرانی 6,180 دیناری عێراقیە. جیا لەوانە مسقالێک زێر ئا24 مان هەیە کە 428,000 دیناری عێراقی ئەمڕۆ و مسقالێک زێر ئا21 376,000 دیناری عێراقی و مسقالێک زێر ئا18 322,000 دیناری عێراقیە بە گشتی نرخی زێر تا ڕادێک دابەزینی بەخۆی و بینی و گۆڕانکاری بەسەردا هاتووە. ببورن زیادی کردووە نەک ئەو کەسانەی هاوکارانم لە کۆنتترۆل ئاماژەی پێن لەبەرەوەی پێچێت ئەم ماوەیە کاریان بەکڕینی زێر هەبوو بێ بۆیە ئەزانن زۆر باش ئاگاداری نرخی زێر و دۆلاریشن. لە ئوسترالیا یانەیەکی تایبەت بە ڕاهێنانی کەسانی خاوەن پێداویستی تایبەت کراوەتەوە کە ڕۆژانە ڕاهێنان و تەمرین و یاری ڕەگبی کە یاریەکی وەرزشیە لەناو گۆڕەپانەکان و مەیدانەکان یاخود ئەو شوێنانەی کە تایبەتە بە وەرزشکردن ئەنجامەدرێت. زۆرێک لە خاوەن پێداویستیەکان هێندە دڵخۆشن کە ئەم خویا و ئارەزوانەی هەیەە بەدیهێنن پێیان وایە بوون بە ئەستێرەی جیهانی. کالێب ماکمێلانی تەمەن 18 ساڵ لەسەر کورسیە، بەڵام ئارەزوەکانی ئەو یاساکانی یاریکردنی تۆپی پێی ئوسترالیای تێپەڕاندووە. کالێب ئاستێکی باشی هەیە سەرەڕای ئەوەی کە هەرگیز ناتوانێت بە پیادە ڕێ بکات و ڕەگبی بکات، بەڵام ئەو بەرزترین ئاست لە ڕێگەی دەستەکانی بەدەست دەهێنێت. هیچ گروپێکی وەرزشی و ناوخۆیی نەیانتوانی جێگەی ماکمێلان بکەنەوە، بەڵام ڕاهێنەرەکەی دەڵێت سووربوون لەسەر دۆزینەوەی ڕێگەیەک بۆ ئەو هەرزەکارە وەرزشیە کە خولیای یاریکردنی ڕەگبی هەیە چاوپێکەوتنی بوو لەگەڵ تۆمی دووتۆن کە گروپێکی ڕاهێنانی ناوخۆیی بۆ ئەو کەسانەی کە خاوەن پێداویستی تایبەتن. ئەو وا دەکات کە هەست بکەیت تۆ تەنها ڕاهێنەرێک نەبوویتە، چونکە زۆرجار وزەت پێدەبەخشێت. من پێت دەڵێم دەتوانیت ئەم کارە بکەیت و دەتوانیت ببیتە ناوبژیوان. کالیب لە ڕاستیدا وا بیر دەکاتەوە کە ئەو ئەستێرێکی یاری ڕەگبیە.
تێگەیشتن لە خاوەن پێداویستیە تایبەتەکان بۆ ڕاهێنەرەکان ئاسان نەبوو تا ئەو کاتەی پەیوەندیە کۆمەڵایەتیەکانیان لەگەڵ هەڵسوکەوتی ئەواندا گونجاند وەک خۆشیان دەڵێن جگە لە ئارەزوو خولیاکانیان دەیانەوێت کار بکەن و ئارەزویان یارمەتی نیشان بدەن بە پێچەوانەی ئەوەی تەنها ئەو کەسانە چاو لە دەستی کەسانی چاودێری کاریان بن. لای خەڵک وایە کە نەتوانن یان نیانەوێت تێکەڵیان ببن چونکە پێیان وایە ئەوان ناتوانن کار بکەن بەڵام ئەم خاوەن پێداویستە تایبەتانە بە دوای ئەو بەرنامانە دەگەڕێن کە دەتوانن تێیدا بەشدار ببن نەک تەنیا تێکەڵ بن بەڵکو پەیوەندی کۆمەڵایەتیان پێوە بێت. بوون بە خاوەن پێداویستی تایبەت ئەگەر قورس و ئەستەم بێت بۆ کەسێک ئەوە هەڵ نەسەنگاندن و متمانە پێبوونیان بۆ ئەنجامدانی کارێک یان نەگەیشتن بە خولیا و ئارەزوەکانیان زۆر ئەستەمتر دەبێت و ئەو کات دەکەونە قۆناغی نائومێت بوونەوە. کۆرۆنا پێناچێواز و کۆتایی بێت یاخود پێناچێت ئەوەندە بە ئاسانی بەرۆکی جیهان و مرۆڤایەتیش بەربات بۆیە لێکۆڵینەوەکان توێژینەوەکان بەردەوامن لەسەر ئەوەی کە بەردەوام کۆرۆنا بە چەندین شێوە ئەگۆڕێت و گۆڕانکاری بەسەر شێوە ئەو ڤایرۆسایەت و نەخۆشیەکە تا دەشە نەشەکات و لە نوێترین توێژینەوەی زانانیشە بۆ گەڕان بە دوای بنچینەکانی ڤایرۆسی گۆڕاوی کۆرۆنایە چەندین جۆری شەمشەمەکوێران لە مۆزەخانی مێژووی سروشتی لەندەن وەرگرتووە تا بزانن سەرچاوی ئەو پەتایە ئایا ئەو ئاژەڵەیە جا چ جۆرێکێتی و چۆن توانای گۆڕینی ڤایرۆسەکەشی هەیە. لە مۆزەخانەکە زیاتر لە 6,000 جۆری شەمشەمەکوێرە لە ناو ئەو مۆزەخانەدا هەیە و ئەوانیش توێژینەوەی لەسەرەکەن بزانن چۆن ئەو ڤایرۆسە گۆڕانکاری بەسەرایەت ئایا سەرچاوەکەی تەنها شەمشەمەکوێرەیە؟ لە لەندەن کۆمەڵەیەک لە توێژەرەکانی جیهان لە پرۆژەیەکی توێکاری و لێکۆڵینەوەدا داتاکان لەسەر شەمشەمەکوێرەکان کۆ دەکەنەوە بە ئامانجی تێگەیشتن بۆ زانیاریەکان لەبارەی کۆڤید-19 و کەمکردنەوەی مەترسیەکانی ئەو پەتا جیهانیە بۆیە سەرەتاش لە مۆزەخانە کۆکراوە فراوانەکەی شەمشەمەکوێرەکانەوە دەست پێ دەکەن. زانیاری لەسەر سێ خێزانی سەرەکی شەمشەمەکوێرە کۆ دەکرێتەوە کە گرێدراون بە ڤایرۆسی کۆرۆناوە ئەوانی شەمشەمەکوێرەی ئەسب، شەمشەمەکوێرەی گەڵایی و شەمشەمەکوێرەی سێددان. زانیاری ئیکۆلۆژی زۆر گرنگە بۆی بزانینەوە ئاژەڵانە چۆن دەژین لەکوێ دەژین کەواتە ئەمە زانیارێکی زۆر بنرخە کە دەتوانین پێی بگەین. ئێستا هەندێک ڤایرۆس دۆزراوەتەوە لە سەدا 96 لە شەمشەمەکوێرە و نزیک بۆتەوە هاوشێوەی کۆڤید-19 و ئەوش ئەگەریەوە زیاتر دەکات کە شەمشەمەکوێرەکان هەڵگری ڤایرۆسەکە بن و دواتر بە جۆرێک لە جۆرەکان بگوازرێنەوە بۆ جۆرەکانی تر. توێژەران سەرکێشیان کردووە بۆ ناو ئەشکەوتەکان بۆ کۆکردنەوەی نمونە لە شەمشەمەکوێرە زیندووەکان. بە گوێرەی زانیاریە کۆکراوەکان زۆرێک لە زانایان لەو بڕوایەدان کە ڤایرۆسەکە لە سروشتا ڕوویداوە لە ئاژەڵەوە بۆ مرۆڤ گوێزراوەتەوە بەوەش دەگوترێت ڕووداوەکانی ڕژان بۆیە وەک خۆیان دەڵێن لەوانەیە شەمشەمەکوێرەکان ڤایرۆسەکان بگۆڕن بەڵام بیگۆڕن بە چ جۆرێکی دیکە بۆ ئەوەش پێویستیان بە ئەنجامدانی چەندین کاری دیکە هەیە لە ڕووی تێگەیشتن لە چەندین جۆری ئەو کۆمەڵە ئاژەڵە. هەموو ئەو زانیاریانەی کە پەیوەندیان بە نمونەی وەرگیراوە هەیە نەکەرێستا بەڵکو دەبێت نمونە لە چەندین ساڵی ڕابردوو کۆبکرێنەوە بەم شێوەیەش دەتوانین ئەم داتایانە بۆ داهاتوو بەکاربهێنین و زانین چۆن ڤایرۆسەکان لە ئاژەڵەکانە وەردەگیرن و چۆن دەگۆڕدرێن. پاش 2 ساڵ لە دەرکەوتن و دیاریکردنی ڤایرۆسی کۆرۆنا لە شاری ووهانی چین هێشتا پرسیارەکان دەربارەی چۆنیەتی بڵاوبوونەوەی کۆڤید-19 ماونەتەوە. بەڵام بە شێوەیەکی گشتی شەمشەمەکوێرەکان ناسراون بە هەڵگرتنی ڤایرۆسی کۆرۆنا. لە ماوەی ڕابردوودا جۆ بایدن سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا فەرمانی بە بەرپرسانی هەواڵگری کرد کە هەوڵەکانی خۆیان بۆ لێکۆڵینەوە لە پەتاکە دووبارە بخەنەوە گەڕ تەنانەت هەر ئەگەرێک کە شوێنپێیەکەی بەرەو تاقیگەیەکی چینی ببات. ئێستاش لێکۆڵینەوەکان لە مۆزەخانەی مێژووی سروشتی لەندەن دەستی پێکردووە کە مێژووی دروستبوونی ئەم مۆزەخانەیە بۆ ساڵی 1950کان دەگەڕێتەوە. زۆربەی نمونەی بوونەوەرەکانی تێدایە و سەدان هەزار جۆری شیردەرەکان و نزیکەی 6,000 شەمشەمەکوێرەشی تێدایە. جگە لە بەکارهێنانی ڤاکسین یاخودۆ کەسانی هێشتا ڤاکسینیان وەرنەگرتووە یانەوانەی کە یانێ وەری بگرن تاکە ڕێگە خۆپارێزیە
ئێستاش ڤایرۆسی کۆرۆنا بە چەندین شێوەی گۆڕا و دووبارە هاتوۆتەوە ئارا و گەشەی کردووە یاخود تەشەنەی سندووە بۆی تکایە خۆتان بپارێزن لە شوێنی قەرەباڵغ بە بەستنی ماسک و ڤاکسینیش بەکاربێنن ئەمە وتەی هەموو تەندروستی جیهانە کە داواکەن کە خۆمان بپارێزین و ئێمەش بتوانین خۆمان پارێزین و کوردستانیشمان پارێزراو بێ. بەرگە بابەتەکانی ڕۆژ باشم پێشکەشکردن بە هیوای هەمیشە تەندروستی باشیەوەم هەمیشە لە خۆشی و ئاوادانی دابمێنن و ماڵەوە.